دەستگا خێرخوازیە بارزانانی کەڕوانەکە دناریکاریان شاندا ڕۆژاوای کوردستانی و ڕێبەرێ دەرگەهێ پێشابیرێ دەبێژێ لە سەر فەرمانە سەرۆک مەسعود بارزانانی دەرگەهێ پێشابور سێ مالکە بەردەوام بەکریە و ڕۆژانە لیکاریان مرۆڤی بۆ ڕۆژاوای کوردستانی تێنەشاندن. موسا ئەحمەد سەرۆکەیە دەستگا خێرخوازیە بارزانانی دێ کۆنفرانسێکی ڕۆژنەمەوانیدا ڕاگەهاند کۆ دەستگا خێرخوازیە بارزانانی 605 کۆن و تەبایە پێویستیە ناومال و جلوبەرگێن زاڕۆکان دەبێ کاروانە ئالیکاریاندا شاندا ڕۆژ ئاوای کوردستانی. هەروها ئەحمەد تەکەس کرد و دەستگا خێرخوازیە بارزانانی وێ دشاندنە ئالیکاریان مرۆڤیدا بۆ ڕۆژاوای کوردستانی بەردەوام بێ و بێت و ئاوایەکەی تەخسیریە ناکێ. ژالی خۆباژی شەوکەت بەربەهاری ڕێبەبەرێ دەرگەهێ پێشابووری ڕاگەهاند ژە ڕۆژە یەکەم وەکو خەڵکێن ما لە ڕۆژاوای کوردستانی ڕاستی نەخۆشی و نەهامەتیە هاتن لە سەر فەرمانە سەرۆک مەسعود بارزانانی دەرگەهێ سینووری بە مەبەستە گەهاندنە ئالیکاریان بۆ ڕۆژاوای کوردستانی هاتە بەکردن. تەکەس کرد و دەمە نەهادە ڕۆژانە ئالیکاریە مرۆڤی بۆ ڕۆژاوای کوردستانی تێنەشاندن. ئەو کاروانە هاتیشاندن پێنجەمین کاروانە ئالیکاریانەک و دەستگا خێرخوازیە بارزانانی بۆ ڕۆژاوای کوردستانی ژە دەما کوێریشە تورکیا دەست پێکری و حتاوە کەیرۆ دشینێ. دێ چارەمین کاروانە ئالیکاریاندا موسا ئەحمەد گوت و کاروانە ئالیکاریان یا مرۆڤیە vێجارێ بۆ کوردن ڕۆژاوای کوردستانی 500 تەنە و 6,000 بەتانی و 1500 غازی پێکتێ.